سڵاوتان لێبێ ئازیزان، لەوانەیە تووشی سەرسوڕمان بی کاتێک دەبیستی پیاوێک لە پەنجاکانی تەمەنی بێت و کە زیاتر لە 20 ساڵی تەمەنی لە چاڵێک بەسەر بردووە کە بەڕینیەکەی لە مەترێک کەمتر و درێژەکەی نزیک 2 مەترە. ئەو پیاوە بە بڕوابەخۆبوونەوە باسی خۆی دەکات وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێ. پێش ئەوەی دەست پێ بکەین تکایە پشگیریم بکەن بە لایکردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەم، چونکە زۆر یارمەتیم دەدات بۆ بەردەوام بوون. کاتێک جەواد شمەری دەستی بە چالاکی سیاسی کرد دژی ڕژێمی عێراقی ڕابردوو لە سەرەتای لاوێتیدا بوو، وڵاتیش لەژێر دەسەڵاتی سەدام حوسێن بوو پێش دەستپێکردنی جەنگی عێراق ئێران لە ساڵی 1970. ساڵێک پێش ئەو بەروارە و لە ساڵی 1970 حکمی ئیعدامی بەغیا بۆ دەرچوو، چونکە ئاشکرا بوو کە لایەنگری محەممەد باقر سەدر دەکات کە ڕابەری حزبی داوای ئیسلامی بوو. لەو کاتەدا شمەری لەو کاتەدا ناچار بوو واز لە خوێندنی زانکۆی بێنێ کە تازە لە کۆلێژی کارژێری و ئابووری وەرگیرا بوو لە زانکۆی بەغداد. بڕیاریدا خۆی بۆ ماوەیەک ون بکات، گەڕایە گوندەکەی کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری کووتی خواروی عێراق. لەوێش کاتێکی کەمی هەبوو بۆ ڕاکردن بۆ کوردستان یان بۆ ئێران پێش ئەوەی لە سێداری بدەن. بۆ ئەو کارەش پێویستی بە پارەیەکی زۆر بوو بۆ ئەوی بتوانێت دەرباز بێت کە خانەوادەکەی ئەو بڕە پارەیان پێدابین نەکرا. بیری کردەوە خۆشاردنەوە لە لای خزمان جێی متمانە نییە و لەوانەیە لە هەر کاتێکدا ئاشکرا بێ. بڕیاریدا لەژێر خانۆکەی خۆیاندا ساڵێک هەڵبکەنێ کە تێیدا ماوەکی زۆر بمینێتەوە. جەواد شمەری دەڵێ هێزی ئەمنی ئەو کاتە هەموو کارێکی کردبوو تا بمدۆزێتەوە و تەنانەت چەند ئافرەتێکی گەڕەکەمانیشی کردبوو نەجاسوس بەسەر ماڵی ئێمەوە. بەڵام ویستی پەروەردگار ئەوە بوو ئاشکرا نەبم و ژیانێکی نوێی پێبەخشیم. جەواد ژیانی بەڕێ کرد لە ژێر زەوی ئەو ساڵانەی کە خەڵکانێکی زۆر لە سێدارە دەدران و زیندە بەساڵ دەکران لە شارە کوردیەکان و بەشێک لە شیعەکانی سەر بە حیزبە ئیسلامیەکان. ئەو کاتی کە دەنگی بومب و سرودی نیشتیمانی دەزینگاوە لە شارەکانی عێراق بە درێژایی شەڕی عێراق و ئێران لەگەڵ ڕادیۆکەیدا دەژیا و گوێی لە هەواڵەکانی ڕادیۆی BBC عەرەبی ڕادەگرت بە هیدفۆن. تەنانەت دایک و براکانیشی بەدەگمەن چاویان پێدەکەوت لە ترسی ئاشکرابوونی. لە تاریکایی شەوان چەند کاتژمێرێک لە ساڵەکە دەهاتە دەرە و دەڵێ قەت بڕوام نەدەکرد جارێکی تر بتوانم بە ئاشکرا بێمە دەرێ و ژیانی ئاسایی خۆم بەڕێ بکەم. زۆربەی کاتوام دەزانی کە مردووم، چونکە بەردەوام لە تاریکیدا دەژیام. تەواوی ئەو کاتانەی خۆم بە نوێژ و قورئان خوێندن سەرقاڵ دەکرد. هەندێک کاتیش گوێم لە ڕادیۆ دەگرت بە هیدفۆن لە ترسی ئەوەی دەنگی بگاتێت دەرەوەی چاڵەکە و بەشێکی تری کاتەکەم بۆ ئامادەکردنی کەمێک خواردن بوو کە کاتێکی کەمی دەویست. ئەو پیاوە دەڵێ شتەکانی ناو ساڵەکەم پێک هاتبوون لە بەرمانێکی دڕا و حەسیرێکی ڕەنگ خۆڵەمێشی، چەند ئامرازێکی تری سادە وەکو چەند دەفر و کەوچکێک، ڕادیۆیەک لەگەڵ قورئانێک و بتڵێکی غازی بچوو. جەواد دەڵێ دایکم بۆ ڕێکی پلاستیکی بۆ دانابووم لە لای دەرەوە بە شێوەیەک داینەبوو کە کەس هەستی پێ نەدەکرد کە ئۆکسجینی پێدا دەهاتە ژوورێ و جارجاریش سەیری دەرەوەم دەکرد. یارمەتی دەرێکی باشیش بوو بۆم بەردەوامبوون لە ژیانم. جەواد چەندین ساتی ناخۆشی بەڕێ کردووە لە ناو چاڵەکە و تووشی بارودۆخی سەختی ژیان بووە کە تا ئێستاش هەمووی لە خەیاڵدایە. ناخۆشترین بیرەوەش ئەو کاتە بوو کە برایەکیان لە سێدارەدا و ئەویش نەیتوانی بەشدار بێت لە بەخاک سپاردنی و تەنانەت پرسەکەشی کە خانەوادەکەی بەنهێنی دایان نابوو. لە ساڵەکانی کۆتایی ژیانی ناو ساڵەکەی بارودۆخی زیاتر تێکچوو، چونکە دایکی تووشی نەخۆشی بوو، چیتر نەیدەتوانی وەک پێشتر یارمەتیت بدات بۆ بەردەوامبوون لە ژیاندا. لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا دایکی دەڵێت دەمەوێت ئەو بارودۆخانەی لەو ماوەیەدا بەسرم داهاتووە لە بیری بکەم بۆ ئەوەی کوڕەکەم ژیانێکی نوێ بژین. دایکی دەڵێ ئەوەی کە زۆر بێزاری دەکردم پرسیارکردنی خزمەکان و نزیکانم بوو دەربارەی چارەنووسی کوڕەکەم. نەدەکرا کەس پێی بزانێ دەنا سێدارەیان دەدا.
ئەو ئافرەتە بە ساڵە چوە باز لەوە دەکات بەردەوام تەحقیقاتم لەگەڵ دەکرا لەلایەن پیاوانی ئەمنی ئەو کاتە و سیخوڕیان لەسەر ژیانم دەکرد لە ڕێگەی دراوسێکانم تەنانەت خزمەکانیشم بۆ کۆکردنەوەی زانیاری دەربارەی کوڕەکەم. ئامۆزایەکی بە ناوی حامد دەڵێ تا ئێستاش بڕوا ناکەم چۆن ئەو هەموو ماوەیە لەم ساڵەدا ژیا و هەروەها دەڵێ منیش یەکێک بووم لەو کەسانی کە پێم وابوو جەواد دەستگیر کراوە و لە سێدارە دراوە و تەرمەکەشی ژێرخاک کراوە هەروەک هەزارانی وەک ئەو ژێرخاک کران لەو کاتەدا. دوای ڕوخانی ڕژێمی بەعەس لە ساڵی 2003 جەواد جارشتر چاوی بە ڕووناچی سەرزەوی کەوتەوە و یەکەم کارێک کە کردی دروستکردنی ژوورێک بوو بۆ میوانە لە تەنیشت ئەو ساڵەی ئەو هەموو ماوەیە تێیدا ژیان بۆ ئەوەی هەر کەسێک کە سەردانی بکات ئەم چاڵە ببینێ و هەست بەو باردۆخەی بکات کە تێیدا ژیاوە. عەلی سادق کە تەمەنی 35 ساڵە و دراوسێیانە دەڵێ ڕۆیشتمە ناو چاڵەکە و ویستم نیو کاژمێر لە ناوی بمێنمەوە بەڵام چەند دەقەیەک زیاتر نەمتوانی خۆم ڕاگرم لەبەر بچووکی شوێنەکە و گەرمی ناو ساڵەکە تووشی سەرسوورمان بووم چۆن ئەم هەموو ماوەیە خۆی ڕاگرتەوە پیاوە. لەگەڵ ئەو ئازادی ئێستا هەیتی بەڵام جەواد دڵخۆش نییە چونکە لەو ساتەی لە ساڵەکە دەرهاتووە نە پشتگیرێکی وای لێکراوە و نە یارمەتی درراوە لەلایەن دەسەڵاتداران کە پێشتر هاوڕێ و هاوپیشەی بوونە. لە ساڵی 2005 لە سەردەمی کە جەعفەری سەرۆکوەزیران بوو خۆم گەیاندا یەکێک لەو بەرپرسانە بارودۆخی خۆم بۆ باس کرد و ئەویش بڕی 5 ملیۆن دینار عێراقی پێدام کە دەکاتە نزیکەی 4,000 دۆلار ئێمریکی. ئەوە کۆتای یارمەتی بوو بۆ جەواد. بەو بڕەپارەیە دەڵێ هاوسەرگیریم کرد و هەروەها دەڵێ زۆر هەوڵمدا موچەیەکم بۆ ببڕنەوە و نزیکە 6 ساڵان بەردەوام بووم لە هەوڵدان بە یارمەتی بەرپرسێک لە وەزارەتی کۆچ و کۆچبەران بەڵام مامەڵەکەم قبول نەکرا چونکە حکوومەتی عێراق دانم پێنانێت کە زیندانیکراوێکی سیاسی بووم. یەکێک لە دراوسێکانی دەڵێ خەڵکی گوندەکە یارمەتی دەدەم بۆ بژێوی ژیانی. جەواد دەڵێ ئەو هەموو ماوەیە لە ناو چاڵ بووم ئێستا کارێکم پێڕاوا نابینم. جەواد هەر کەسێک قسەی لەگەڵ بکات یەکسەر یەکێک لەو چیرۆکانە دەگیرێتەوە کە لە ناو چاڵەکەدا بەسەری داهاتووە. یەک لەو چیرۆکانە بازەوە دەکات دەڵێ شەوێک ویستم بێمە دەرێ لە ساڵەکە و تۆزێک پشوو بدەم بە سوودفە برازایەکم هاتە ژوورەوە کە تەمەنی 4 ساڵان بوو لەو کاتەدا هەر کە چاوی پێم کەوت یەکسەر دڵی لە خۆی چوو. لە دوای ئەم ڕووداوە خێزانەکەم ناچار بوو منداڵەکە بەوە ڕازی بکەن کە ئەوەی بینیوتە جنۆکە بووە تا ئاشکرا نەبم. سپاس بۆ سیرکردنی ڤیدیۆکە و لەبیرتان نەچێ لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایب کەناڵەکەم بکەن ئەگەر تا ئێستا نەتان کردووە. Oh